قريبة قربان والله بأدبي نبي روشنا بيلا چی بۆ مجللاگەڕی ئەگەر شتێکت بۆ مجللە و شیواوی بەخوا لێرە مجللەوەمانەی لێ نییە نازانم قوربان مجلم ناوي مجلة بيه كتابي هاتشي بتوزي أستور بيه هەدێ دێوەرە پێشوە دەقەت خۆ زەحمەت بەسەر و هەیکەل تا ڕاضی تو ڕەنگە بۆ مجللەی سلام الرياضي تشي لأخوته تو صاحب دكانك باجا با بڵێ ئەو تو لأخوته بوت داخل قوربان یعنی ئەمە کتێبخانەیە ئیتر لە کتێبخانەیە عیب نەبێ و مەیب نەبێ و عیب پەرژی نەکرێت ئەوەی بۆچیەوە عنوانی کتێبە ئەگەر بە دوای حەقی شاگەڕی ناقەی نازم ئێرە سەیدەریە نیە سەیدەریەکان لەولایە ڕابێنم بابا شكون من پێویستی مار بەو شتانە نییە وەرە بە قوربانی چاوم وەڵا ڕانابێرین تۆ بە ئێمە ڕابێری ئەیجنا خەڵک بێت کتێب بکڕێت عیب نەبێ و ئەمەنە ئەستور بێ ئەستور بەقەدەر چەند ئەستوی هەر کتێبێ بە ئەستور بێ بەقی ئەم کەڵە ئەنگوستیە بێ کافیە دەم نەزانم چیە ئەمە کتێبی تەرجمەکراوی ڕۆمانیەوێ نەوەڵا ئەچی کتێبێک موێ ئەستور بێ بەقی ئەم کەڵە ئەنگوستیان بێ شتێکی کتێبێکی جوان بێ جوانیش بێ بەتەواوی باشە کتێبەکەی بەرگەکەی نەوەڵا بێ سپی بێ لێی نایە نەوەڵا لی نایە لەگەڵێ بۆسە ناکۆ بۆسە بۆسە کاکە جان ماشەڵڵا تۆ پیاویشی بۆتە بەروەها بە هەیکەل تا دیارە و ئادەی پۆزیە لێبە من نەزانم بۆچی ئەگەڕیت زۆر شدەیە لەسەر ئەمینی کتێبی بڵین پرۆتین و مرۆتین و هینی ئەسقال و ئەم شتانە ئەگەر ئەوەت ئەوێ ئەوە وەڵەهی لامان نییە قوربانی هاوارویکەم بە خاتی خوا بابێ هیچم ناوم کتێبێک موێ تۆزێ ئەستور بێ شتێکی تۆکمەی ئەستور موێ یعنی لە ئەو هەموو کتێبە کتێبی شتیانێ بەکەڵکی من بێ کورە کاکە ژیان حەزەکان ڕۆمانی نازانم ئەنسکلۆپیدیای سۆماڵی بێ وەڵی لەبن عەزابووی پێیاکەم بەڵام ئەمە نازانم من لێی تێناگەم کاکە تۆ هاتووی قیاسیەوەکی تۆ کتێبە کڕیا تەختەیەک ببورن وەڵای لەو خوارە و پرسیان گوتیان کتێب باشترە بۆ قڕخێرا لەماشێ معاشەکەیشی بێتە سەر بەقا نەوەڵا دەستی شکاوە نەوەڵا من نەزانم بۆچیە ئێستا ئازان ئەی بۆچی ئەگەڕێیت و خوا کتێبێکی ئەستوری باش بێ وەنە پێشەوە با کەس جووی لێ نەکرێت کتێبی مێژووی تۆزێ مێژووی چکات تەفاسیلی زۆرتیایە ئەستورە ئەمە نەی ئەوانە وەرە بابە ئەستوری چی بابەجان قیاسەکەم وەرگرتووە من ئەزانی چی تۆ بۆچیت ئەوێت تێمانگەێنە ئێمە لە تۆ تێناگەین کاکە ئەم کتێبە ئەستورە و نازانم ئەی خوێنیتەوە بابە ئەسڵان ئێمە کتێبخانەمان نییە هەر لە ماڵەوە کاکە بۆ پێ تێگەی ڕازەکە ئەمان نییە تێگەی کتێبخانیان لەوەشی هەبێ بەس بۆ فیزدایە بۆ پۆستدای هەتانەوەە کاکە ئەڵەم نیمانە ئەڵەم نیمانە باشە کورت و مختصر بەقێنی دەژێری چای مەجال من با تێداگەین ئەدەی فەرموو کاکە ئەو ئێمە سەلاجەیەکمانەیە لە ماڵەوە ئەلاقی بۆ ژێر ئەو سەلاجەیە مەوێ سەلاجە بۆی هاوسەنگ بێ بۆی نەلەخێ بەڵێ نمێنێ بە بەشێڵی کاکە لەگەڵ تۆ نیە کاکە لەگەڵ ئەمەم